نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. خوێندنەوە هیوا کۆی. خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. کار و کردەوەکان بە گوێرەی نیەتن. ئیمامی بوخاری و موسلیم و ئەبوو داود لە حەزرەتی عومەرەوە ڕەزای خوای لێبێ دەجێڕنەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله ومن كانت هجرته لدنيا يصيبها أو امرأة يتزوجها فهجرته إلى ما هاجر إليه. کارو کردەوەکان تەنها و تەنها بە گوێرەی نیەتەکان هەڵدەسەنگێنرێن. نیەتی هەر کەسێک چی بێت دەستکەوتیشی ئەوە دەبێت. هەر کەسێک هیجرەتی بۆ لای خوا و پێغەمبەرەکەی بە مەبەستی ڕەزامەندی ئەوان کردبێ، ئەوە هیجرەتەکەی بۆ لای خوا و پێغەمبەرەکەی بۆ هەژمار دەکرێت. هەر کەسێکیش لەبەر ماڵێک کە دەستی بکەوێت یان ئافرەتێک کە مارەیی ببڕێت هیجرەت بکات، ئەوە هیجرەتەکەی بۆ لای ئەو شتەیە کە هیجرەتی بۆ کردووە. لەبەر ئەوەی هیجرەت هۆکاری شەرەف سدووری ئەم فەرمودەیەیە، هەر بۆیە تەوەری سەرەکی فەرمودەکە هیجرەتە. بە گوێرەی ڕیوایەتەکە سەروەری جیهانیان بە بۆنەی ئەم ڕووداوەی خوارەوە ئەم فەرمایشتەی فەرمووە: هاوڵان لە پێناوی خوادا مەکەیان بەجێهێشت و بەرەو مەدینە هیجرەتیان دەکرد. بەڵام یەکێک لە هاوڵان کە ناوەکەی نازانین لە بەرخاتری ئافرەتێک بە ناوی قەیسەوە کە خۆشی دەویست کۆز دەکات، بە دڵنیاییەوە ئەم زاتە باوەڕدار بوو، بەڵام نیەت و بیرکردنەوەکەی پێش ڕەفتارەکانی نەکەوت بوو. ئەویش هەر مهاجیر بوو، بەڵام مهاجیری قەیس. ئەو هەموو زەحمەت و ناخۆشیانەی کە تەنیا لە پێناوی خوادا دەچێژرا ئەم لە پێناو ئافرەتێکدا چەشتی. ئیدی ئەم ڕووداوە بێ ئەوەی ناوی کەسی تێدا بهێنرێت بوو بە بابەتی ئەو فەرمودە پیرۆزەی لەسەرەوە ئاماژەمان پێدا. جا لەبەر ئەوەی تایبەتی بوونی هۆکار ڕێگر نییە لە گشتگیربوونی حکم، ئەوە حکمی فەرمودەکە گشتگیرە و هەموو کەسێک و هەموو ڕووداوێک دەگرێتەوە. نیەت بەڵێ، نەک تەنها هیجرەت، بەڵکو تەواوی کار و کردەوەکان بە گوێرەی نیەتە. ئەگەر مرۆڤ تەنها بە نیەتی خوا و پێغەمبەرەکەی هیجرەت بکات، ئەوە لە بەرامبەردا خوا و پێغەمبەرەکەی بەدەست دەهێنێت. ئەمەش لە نوێژ و ڕۆژ و زەکاتیشدا هەروایە. هەروەک لە فەرمودەیەکی پێشووتریشدا باسی لێوەکرا، ئەو مرۆڤەی ڕەچاوی مافەکانی پەروەردگار بکات، هەمیشە پەروەردگار لە پەناخۆیدا دەبینێتەوە. ئەم لە پەنابوونەش لە شێوەی ڕەحمەت و چاودێری و کەرەمی خوای گەورەدا تەجەلی دەکات. کاتێک مرۆڤ ئەمانەی دەستکەوت دەجۆشێ و لە خۆ دەچێ و دەچێتە سوزدەوە و هەوڵ دەدا کە زیاتر لە خوای خۆی نزیک ببێتەوە، هەتا لە خوای خۆشی نزیک ببێتەوە. ئەم هەست و شعورە لەسەر جەمکار و کردەوەکانیدا ڕەنگ دەداتەوە. وەختێکیش لێرە دەپەڕێتەوە و هەنگاو بەرەو ئەو جیهانە دەنێ کە هەموو شتێکی تێدا گۆڕاوە و شکڵێکی تری وەرگرتووە، واتە لە گۆڕدا، لە بەرزەخدا، لە حەشردا، لە سەرپردی سیراتیشدا، لە سایەی باڵادەستی ئەم شعورەدا هەمیشە خوای گەورە لە پەنای خۆیدا دەبینێتەوە. خۆ ئەگەر کردەوەکان بتوانن بیگەێنە لیوا و الحەمد، ئەوە لەوێشدا بە دیداری سەروەری هەردوو جیهانیان عەلەیهی سەڵاتی وەسەلام شاد دەبێت و سەرفرازی هاوڵێتیەک دەبێ کە ئەندێشە لە دەرچیدا دەسەوەسان دەمێنێ. لە کاتێکدا ئەو کەسەی نیەتی بۆ خوا نییە سەرباری هەموو ڕەنج و کۆششەکانی، ئەگەر مەبەستی لە هیجرەت دەستکەوتنی دڵی ئافرەتێک بووبێ، ئەوە تەواوی ئەو چەرمەسەریانەی کێشاونی بە خاتری چەند ئارەزوێکی جەستەیی بوون و هیچی تر. بەواتایەکی تر هەموو ئەو ناڕەحەتیانەی چەشتونی دەبنە تۆزی بەربا و خەسارەتمەند و ڕەنجەڕۆ خۆیەتی. ئەو مرۆڤانەی هەردەم ژیانێکی جەستەییانە بەسەر دەبن و هەموو هەڵسوکەوتێکیان لە چوارچێوەی تێرکردنی ئارەزوە جەستەییەکانیاندا خۆی دەبینێتەوە و بۆ جارێکیش بێت گوێ نادەن بە دەنجی ڕۆح و ویژدانیان، ئەوانە لە پای هیچ دێن و دەچن و ژیانیان لە بێهودەییدا بەفیڕۆ دەدەن و هەرگیز ئەو ئەنجامە بەدەست ناهێنن کە کەسانی ژیانیان بۆ خوا تەرخان کردووە بەدەستی دەهێنن. مەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی تردا نافەرمێت: نیەة المؤمن خەیر من عەمەله. نیەتی باوەڕدار لە کردەوەکەی خێرترە، چونکە لە ڕاستیدا مرۆڤ هەرچەندێکی شەوڵ بدات هێشتا هەر ناتوانێت دەستی بگا بەو کارەی کە لە نیەتیدایە. ئەوە ڕەحمەتی بێسنووری خوای باڵادەستە کە لە کار و کردەوەکانماندا زیاد لە خودی کردەوەکە.
بە گوێرەی نیەتی دڵمان مامەڵەمان لەگەڵدا دەکات. هەر بۆیە ئەو پاداشتەی نیەت دەستی مرۆڤی دەخات بە دڵنیاییەوە زۆر لەوە زیاترە کە لە کردەوەکانیەوە دەستی دەکەوێت. جا بۆیە لەم ڕۆژەوە نیەتی باوەڕدار لە کردەوەکەی خێرترە. لێرەدا سەرنجتان بۆ لای فەرمودەیەک ڕادەکێشم کە پەیوەندی بە بابەتەکەمانەوە هەیە. سەروەرمان لەو فەرمودەیەدا دەفەرموێت: ألا وإن في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. ئاگادار بن، لە جەستەی مرۆڤدا پارچە گۆشتێک هەیە. ئەگەر ئەو چاک بێت هەموو جەستەکە چاک دەبێت. خۆ ئەگەر تێک بچێت و خراپ ببێت ئەوە هەموو جەستەکە خراپ دەبێت. بزانن ئەوە دڵە. ئەگەر بە ئیخلاسەوە کار بکەن ئەوە هەموو ئەو تۆوانەی دەیچێنن بێشک چاو بەڕووی ژیاندا گوشاد دەکەن. لەوانەیە لە سەرەتاوە وەک نەونەمام سیس و لاواز دەربکەون، بەڵام بە تێپەڕبوونی کات هەر یەکە وەک سەرویەکی سەرکەش بە ئاسماندا دەچن. ئێوەش لە دوا ڕۆژدا لەژێر سێبەرەکانیاندا دەحەوێنەوە. بەڵێ، کردەوەکان بە گوێرەی ساغ و دروستی نیەتەکانتان چەکەرە دەکەن و گەشە دەسێنن تا دوجار لە شێوەی میوەی بەهەشدا خۆیانتان بۆ دەنوێنن. هەروەها بەهۆی نیەتەوە عادەت و خوەکانی مرۆڤ حکمە عیبادەت وەردەگرن. ئەو کەسەی بە نیەتی عیبادەتی شەوەوە دەنوێت تەنانەت هەناسەکانیشی بە زیکر بۆ حساب دەکرێن. جا ئەگەر وانە بواە چۆن دەکرا بەم تەمەنە کورتە و بەم تۆزە کردەوەیە بەهەش بەدەست بێت. بەڵێ، ئەگەر بڕیار بێت ژیانێکی هەمیشەیی پێشکەشی ئیمانداران بکرێت ئەوە ئەمە لوتف و بەخششێکی ئیلاهیە بەو نیەتە دەبەخشرێت کە بۆ بەندایەتی هەمیشەیی هێناویەتی. ئیتر بەم شێوەیە نیەتەکەی بەهەشتێکی نەبراوەی دەست دەخات. لەلایەکی ترەوە هەمان شت کافریش دەگرێتەوە، واتە ئەویش شایەنی دۆزەخی نەبراوەیە. بەڵێ، ئێمەی خواپەرست بە نیەتی بەندایەتی ئەبەدیەکەمان شایستەی چوونە بەهەشت دەبین. بابای کافری شەروا، واتە بە نیەتی کوفران و سپڵەیی ئەبەدیەکەی شایانی چوونە دۆزەخ دەبێت. بەڵێ، ئەو ئیکسیرەی نرخ و بەها دەبەخشێتە کردەوەکانمان، هەر لە بچووکترینیانەوە هەتا گەورەترینیان و وەک بڵێ گیان دەکات بە بەریاندا تەنها و تەنها نیەتە. بگرە، لە کارە چاکەکاندا زۆر شت هەیە کە تەنها بەهۆی نیەتەوە دەستگیرمان دەبێت. بۆ نمونە، گەر مرۆڤێک نیەت لە چاکەیەک بهێنێت بەڵام دواتر نەتوانرێت ئەنجامی بدات ئەوە پاداشتەکەی هەر بۆ دەنووسرێت. ئەگەر ئەنجامیشی بدات ئەوە بە گوێرەی حاڵەتەکەی جار هەیە 10 هێندە، جار هەیە 100 هێندە و جاری واشەیە زۆر لەوە زیاتر پاداشتی دەدرێتەوە. ئەمە لە حاڵێکدا کە ئەگەر خراپە هەر لە نیەتدا بمێنێتەوە بە گوناه نانووسرێت، کاتێکیش خراپەکە ئەنجام دەدرێت تەنها بە یەک گوناه دەنووسرێت. بە دڵنیاییشەوە گوناهی هەر خراپەیەک داخوازی سزایەکە لە جۆری خۆی. هیجرەت لەم نێوەندەدا نابێ ئەوەش لە یاد بکەین کە لە فەرمودەکەدا گرنگیەکی تایبەت دراوە بە هیجرەت. ئەگەرچی بەواتە تایبەتەکەی هیجرەت کۆتایی پێهاتووە، وەک چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ: لا هجرة بعد الفتح. لە دوای فەتحی مەکەوە هیجرەت نەماوە، بەڵام بەواتە گشتیەکەی هیجرەت بەردەوامە و تا ڕۆژی قیامەتیش هەر بەردەوام دەبێت. چونکە هیجرەت دەستە خوشکی جیهادە، پێکەوە لە دایک بوون و پێکەوەش دەژین. هەر پێغەمبەری سەربەر خۆشێتی پێمان ڕادەگەێنێ کە جیهاد تا قیامەت دەمێنێت. ئەوە تا لەم بارەیەوە دەفەرموێ: الجهاد ماض إلى يوم القيامة. جیهاد هەتا ڕۆژی قیامەت بەردەوام دەبێت. بەڵێ، هەر مرۆڤێکی باوەڕدار و خاوەن بانگەواز کە لە پێناوی ڕوونکردنەوە و گەیاندنی حەق و حەقیقەت بە دەروونە محتاجەکان لە دایک و باوک و یار و یارانی جیا دەبێتەوە و نیشتیمانەکەی جێ دەهێڵێت و شار بە شار و وڵات بە وڵات دەگەڕێت تا دڵەکان بە نووری پەیامەکەی ڕووناک بکاتەوە، بێگومان دەچێتە ناو بازنەیەکی چاکەچێشی هیجرەتی نەبراوە. بە دڵنیاییشەوە پاداشتی شایستەی خۆی وەردەگرێت. لەلایەکی ترەوە پاداشتی ئەو هیجرەتەی لە پێناوی خوا و پێغەمبەرەکەیدا ئەنجام دەدرێت چوارچێوەیەکی دیاریکراوی بۆ دانەنراوە. لەوانەیە ئەمە ئاماژەیەک بێت بۆ ئەوەی کە پاداشتی ئەم جۆرە کردەوانە لەو دنیا لە شێوەی دیاریەکی چاوەڕوان نەکراو پێشکەش دەکرێت. بەواتایەکی تر فریشتەکان کارەکە وەک خۆی تۆمار دەکەن. پاداشتەکەشی خوای میهرەبان خۆی تەقدیری دەفەرمێت. واژەی ئینەما کە لە سەرەتای فەرمودەکەدا هاتووە واتای حەسر دەگەیەنێت. بەم پێیە واتاکە بەم جۆرەی دێدێت کە
کارەکان تەنها بەنیەت دەبنە شایانی ئەوەی بەکار لە قەڵەم بدرێن. ئەمەژەوە دەگەێنێت کە هیچ عیبادەتێک بەبێ نیەت قبول نابێت. جا ئەگەر مرۆڤ بەبێ نیەت 1000 ڕەکات نوێژ بخوێنێ و چەندین ساڵ برسی دانیشێ و چی ماڵ و مڵکی هەیە سەرفی بکات و بچێ بۆ حەج و هەموو ڕوکنەکانیشی بەجێ بهێنێ، ئەوە ئەو کەسە نە نوێژی کردووە، نە ڕۆژی گرتووە، نە زەکاتی داوە و نە فەریزەی حەجیشی بەجێ گەیاندووە، کەواتە ئەو شتەی هەموو ئەم جوڵە و هەڵسوکەوتانە دەکات بە عیبادەت نیەتە. هیجرەت لە گوناه. ئەگەر جارێکی تر چاوێک بە بابەتەکەدا بخشێنینەوە دەبینین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەرەتاوە بابەتێکی فراوان و هەمەلایانەی وەک نیەتی بە سێ و شەڕوون کردوێتەوە. دواتریش بە دووسێ ڕستە ئاماژەی بۆ بابەتێکی قوڵ و ناوەڕۆکداری وەک هیجرەت کردووە. جاجێکردنەوەی سەرجەم هیجرەت و مهاجرەتەکان هەر لەو هیجرەتەوە کە بەواتای دوورکەوتنەوە لە گوناه دێت تا ئەو هیجرەتانەی کە تا ڕۆژی قیامەت لە ڕێگەی خوادا دێنەڕێ لە دووسێ ڕستەدا و دەربڕینیان بە شێوازێک کە سەهلی ممتانیع بێت، تەنها و تەنها کاری ئەو زاتەیە کە فەرمایشتەکانی وەک لەعل و گەوهەروان. پێم وایە ڕوونکردنەوەی ئەم بابەتەش لە جێی خۆیدا بێت. گەورەترین مهاجیر ئەو کەسەیە کە لە گوناه دوور دەکەوێتەوە و لە غەیری خۆشەویستی خوا هەموو خۆشەویستێکی تر لە دڵیدا دەسڕێتەوە و فڕی دەدات. جارێکیان ئیبراهیمی کوڕی ئەدهەم کەوتوبووە ڕاز و نیاز لەگەڵ پەروەردگاریدا. پەروەردگارە، بە عیشقی تۆوە دڵبەست بووم، هەرچیشتە لە غەیری تۆ پشتم تێکردووە و ڕووم لە قاپید ناوە، لە دوای تۆ چاوم چۆن ببینێ غەیری تۆ. لەو کاتەدا کە لەگەڵ ئەم دوعایانەدا بە قوڵترین زەریاکانی بوونی خۆیدا دەگەڕا و لە ئاسمانی معنەوی ئەم دوعایەدا باڵی بەیەکدا دەدا، لە کەناری کەعبەدا کوڕەکەی دەبینێت، کوڕەکەشی ئەم دەبینێت. حەسرەتی ساڵانێک دووری بەرەو یەکتر دەیان خاتە ڕێ. ڕێک لەو کاتەدا کە باوەش بەیەکدا دەکەن و شنەی دیداریان حەسرەتی سینەی پڕغەمیان بەبا دەکات، ئیبراهیمی کوڕی ئەدهەم گوێی لە هاتفێک دەبێت. ئیبراهیم لە دڵێکدا جێی دوو خۆشەویستی نابێتەوە. ئیتر لەو کاتەدا ئیبراهیم ناڵەی دووەمی لێ بەرز دەبێتەوە و دەڵێ: پەروەردگارم، ئەو شتم لێ بسێنە کە دەبێتە ڕێگر لە خۆشەویستی تۆ. ئەمە دەڵێت و هەر لەوێدا کوڕەکەی لە نێو کۆشیدا سار دەبێتەوە و گیانی دەردەچێت. نوری نەمر.